بەپێو بەڵگەنامانەی دەستێنارچی کەوتووە وەزارەتی سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێم 158 ملیۆن و 318 هزار دۆلاری بۆ پرۆژەی نیشتەجێکردنی قوربانیانی شەهید و ئەنفالکراوان سەرف کردووە. بەڵام وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوان بێئاگایی خۆی لەو پارەیە و لە پرۆژەکەش ڕاگەیاند. تەرخانکردنی ئەم بڕەپارەیە لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە لە چوارچێوەی ئەو پارانەدایە کە وەزارەتەکە دەیداتە حکوومەتی هەرێم و پارێزگاکان بۆ جێبەجێکردنی پرۆژە لە دەرەوەی ئەو بودجەی لە بەغداوە بۆ هەرێم داهات. لە لێدوانێکی تایبەتدا بۆ نارتی مەحموود ساڵح حەمەکەریم وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوان بێئاگایی خۆی لەو پارەیە و لە پرۆژەکەش ڕاگەیاند. من جارێ لە دوور نزیک ئاگام لێ نییە لەبەرەوە لە سەردەمی من نەبووە دوو ئەگەر پارە تەرخان کرابێ بۆ خانوو دوو جۆر خانوو هەبووە خانووی خۆکرد هەبووە کە سلفە درراوە بە کەسوکاری شەهیدان و 27 ملیۆن پێڵێن کە بە پێی لە بنچینەوە تا تەواوە بێ بە سلفە ئەو پارانە ئەدرێ دیارە لەو ماوەی کە دراوە هەندێکی تەواو بووە هەندێکی تەواو نەبووە علاقەی بە مەسەلەی قەیرانی بودجەوە. گەرتێچوو یەکەیەکی نیشتەجێبوون بە 50 هزار دۆلار دیاری بکرێت ئەوە ئەو بڕەپارەیەی کە لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە بۆ وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان سەرف کراوە دەبوایە 3166 یەکەی نیشتەجێبوونی پێدروست بکرایە و بەسەر کەسوکاری شەهیدان و ئەنفالکراواندا دابەش بکرایە. تا ئێستا نازانرێت چەند یەکەی نیشتەجێبوون بۆ کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان دروست کراوە چەندیان دابەش کراوە. وەزارەتیش هیچ ئامارێکی نەدایە NRT. NRT لە زنجیرێک راپۆردا و با کۆمەڵێک بەڵگەنامە داهاتی نەوت و چۆنەتی سەرفکردنی و دیارنەمانی بەشێک لەو داهاتانە بڵاو دەکاتەوە کە بە داهاتی شیرینی نەوت و گرێبەستە نەوتیەکانەوە بڕەکەی بە 12 بۆ 15 ملیار دۆلار مەزەندە دەکرێت.